دڕندەترین مرۆڤی سەر عەرزە بووە. ئەیدا لە هەرکی ئەمرد ئەیدا لە هەرکی ئەمرد بەس شتێوا هەیە ئێژە لە دەواازەی نورگە سەرمان وسیا وەیل و جەحانم شتێوان بیستە ڕۆ بۆ ئێمە جەژنە ئەلحەمدولیلا کە ئەو لە سێدارە بدرێەوە سزای یاسایی خۆی بگەیت. ئەیدا لێی بەست ئەودا لێدا لە قەزای ڕزگاری گەرمیان بەهۆی دادگایکردنی عەجاج ئێوارەخوانێک بۆ کەسوکاری ئەلفاکراوانی سنووری ئیدای گەرمیان ساز کراوە ئەوەی دەبین ئێستا کە سوکاری ئەلفاکراوانن ئەمڕۆ بە بۆنەی دادگایکردنی عەجاج دڵخۆش بوون و هەروەها ئێستاش پێکەوە نان دەخۆن بە بۆنەی ئەوەی کە عەجاج دادگایی دەکرێت تا چەند دادگایکردنەکەی بۆ چواردەی مانگ دواخراوە بەڵام دادگایکردنی عەجاج کە سوکاری ئەلفاکراوانی بە تەواوی دڵخۆش کردووە. من بۆ قسەکەی زیاتر دەچمە لای کە سوکاری ئەلفاکراوان قسەی زیاتر خۆیان ناکەم بزانە چۆن ئەمڕۆ هاتووەتە ئێرە دادەگیان ئەگەر کاتوە بێ سڵاو لێت پێم بڵێ تۆکو کە سوکارێکی ئەلفاکراو یاخود کە سوکارێکی ئەلفال چ قسێکت هەیە لەسەر دادگایکردنی عەجاج دڵخۆشی ئەوەی کردووە؟ وەڵای زۆر دڵخۆشین ئەمڕۆ بۆ ئێمە جەژنە ئەلحەمدولیلا کە ئەو لە سێدارە بدرێەوە سزای یاسایی خۆی بگەیت. ئێمەوە تا ئەم جەژن و خۆشیە کە سوکاری ئەلفال گێڕایەتی بۆ ئەوەیە کە ئێمە زۆر دڵخۆشین لە سێدارە بدرێ هەرچیوە ئێمە کرد خراپتر بەسەر خۆیان هات ئینشەڵڵا. وەڵای ناژم زۆر دڵخۆشین هیوادارین لە سێدارە بدرێ حەقی مناڵ و گەنج و پیر کە یعنی ئەو جەلادێک بۆ چتیوا هەر نەبووە من مناڵ بوومە بەبیرم نایە دایکمەوەی باسێکە دڕندەترین مرۆڤی سەر عەرزە بووە. هیوادارم لە سێدارە بدرێ ئیدام بکرێ ئەوەی کە وەسەر ئێمەیە هاور خراپتر بەسەر خۆیان بێ. بەڵێ ئەگەر دیمەکانم هاوکارن دیمەکانتان بگوازێتەوەی دەبین ئێستا کە سوکاری ئەلفاکراوانن لە گەرمیان ئەمڕۆ بە بۆنەی دادگایکردنی عەجاج کۆبوونەتەوە و هەروەکەوەی کە خۆیان دەڵێن زۆر دڵخۆشن کە عەجاج ئەمڕۆ دادگایەکرێت. من هەوە دەمەچمە لای کە سوکارێتی ئەلفال کە خۆی لە نوگرە سەلمان بووە قسەی زیاتر لەگەڵ خۆی ئاکەم دایان سڵاو لێوێ پێم بڵێ ئەمڕۆ دادگایکردنی عەجاج بڕیار بوو بەڕێوە بچێت قسەی تۆ چییە لەو بارەیەوە دوای ماوەیەکی زۆر دوای ئەو هەموو ساڵە عەجاج دادگایەکرێت لەخوا بەزار هین کریا وەڵای محکەمە کریا برا وەڵا برا هەچینە شۆر سەرمانە هادی تر برانە بێژم چۆڵە خۆت لە نوگرە سەلمان بووی؟ ئەرە وەڵا خۆم 4-5 مانگەوە سەلمانیم 2 مانگە دەبزیم خۆت لێ بووتە عەجاج سامانبارە بە کوشتنی هەزاران کورد چیرۆکێک شتێک نییە لە یادی بێ بۆم باسکەی وەڵا چیرۆکی چییە ئەیدا لە هەرکی ئەمرد ئەیدا لە هەرکی ئەمرد خەڵکیشی بش بێنان و بێ ئاو برسیگ ئەیدا لێ ئەمرد ڕانە کێشاوە دەستۆنیا سێگەی خوارد وەڵا نامبێژم چی ماشڵڵا تەمەنێت کردا تەمە درێژ بیاخوات من مناڵ بێمە لە بیرم نایە بەس شتێوا هەیە ئێژە لە دەواازەی نورگە سەرمان وسیا وەیل و جەحانم شتێوان بیستە من ئەوم لە بیر نایە لە سایەوە وەیل لە کنایە ئایمێ لە قاپێک بردمانە ناوە لە قاپێتەوە دەرمانیان کرد. تەمەن چەند ساڵ بوو دایان ئەو کاتە؟ وەڵا تەمەنم 40 ساڵی 40 ساڵ بووی؟ ئەرە وەڵا هۆی سەوی چەند ساڵە؟ 39 ساڵ وابزە. باش لەو کاتەوە عەجاج دادگای نەکرابوو بڕیا دادگایی بکرێت لە چواردەی ئەم مانگەیە ئێوەکو جەژنێک وایە بۆیەوە کە عەجاج محکەماکرێت کە دادگایەکرێت وایە ئەو تازە خەکەکە ڕۆیی تازە حەجات بکرێ و نەکرێت تازە ئەوان ڕۆین سەبوریەکە دابەیەوە کە عەجاج دادگای بکرێت وەڵا سەبوریەوە ئەرە وەڵا لەخوا بەزیاو بێ گردیان لەخوا بەزیاو بێ بەخوا فرە خەڵکی کوشت مناڵ بەخوا خزمێکمانە لە کەلار 4-5 مناڵیان پێبی خۆی و کۆلەکی بووی داگە ئەو کاتە؟ من لە نوورە سەلمانی پاک مناڵەکانیان مردی تێک مناڵیان ما کەشتی مرد لە برسیە ئێوە و ژمارەی زۆر لە خەڵکی تر ڕزگار بوون ئاپاتی دا وڵا نا ئاپاتی دا وڵا نام چیدا بەر بیمان دۆختەری هاود بۆ ناو خەڵکو تر خەڵکەکە زۆر باس وڵا نام باس کوێی بکەم بە قورئان زۆر ناخۆشی زۆر ئەم خەڵکی ئەدا لە خەڵک ئەیدا لە خەڵک ئەختیار قوربەسەر ئەیدا لێی بەس ئەودا لێدا
دەستخۆش سەرت خۆش بێ. سەلامەت بی مەمنونم. بەڵێ یەکێ بیستمی وتەی چەند کە سوکارێکی ئەنفال بوو دوای 38 ساڵ بڕیار بوو ئەمڕۆ دادگایکردنی ئاجاج بەڕێوەچی هەرچەند ئەمڕۆ دادگایکردنەکەی بۆ چواردەی مانگ دواخراوەکەوەی کە سوکاری ئەنفالکراوان بە تایبەتی کە سوکاری ئەنفالکراوانی گەرمیان باسییان لێوە کرد دوای 38 ساڵ ئاجاج دادگایی بکرێت ئەوەکو جەژنێکە بۆ ئەوان و هەروها ئاماژیان پێکرد ئاجاج تاوانبارە بە کوشتنی هازاران کورد بۆیە یاخۆتە شەیدکردنی هازاران کورد بۆیە ئەوان دڵخۆشن کە ئاجاج دادگایەکرێت بۆیە ئەمڕۆ بە بۆنەی دادگایکردنی ئاجاجەوە ئەمڕۆ لە قەزای ڕزگاری لە ماڵی مەریەم کۆبوونەتەوە هەروها ئێوارەخوانێکیان ساز کردو.